بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەر جێیەکەن سڵاوی خواتان لێبێ. خۆم بە خۆشحاڵەزانم دێمەوە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست بە میوانداری بەڕێز محەممەد حسین ماستەر لە ئابووری سیاسەتە گشتیەکان. سەرەتای بەرنامەکە ڤیدۆیەکی کورتی بەڕێز سالار حەسەن مامۆستای ئابووری دەبینین وەک پێشێکی بۆ بەرنامەکە و دەینەوەلاتان لەگەڵمان بن. بەناوی خوا سڵاو بۆ بینەرانی کەناڵی پەیام. لێرە دامەوێت باسی زاراوەی بکەم کە ئێستا بۆ سپیکردنەوەی پارە بەکاردێ ئەوش بریتێ لە زاراوەی ئۆفشۆر. ئۆفشۆر ئەگەر لە زمانەوانیە لێکی بدێتەوە بە مانای دوور لە کەنار دێت، بەڵام ئەگەر وەکو مەفهومی ئابووری لێکی بدێتەوە ئۆفشۆر بریتێ لە شوێنێک بۆ پاراستنی نهێنی سەرمایەداران و خۆدزنەوەیان لە باج. ئەم زاراوەیە لە ساڵی 1984 لە جنێڤ بەکارهێنراوە بۆ یەکەم جار. لەو ساڵەیە شارەوانی جنێڤ بڕیاریدا هەر کەسێک سەرمایەکەی لە بانکەکانی ئەو شارەیە پاشەکەوت بکە، ئەوە لە دوو خاڵ بەدەر ئەبێ. یەکەمیان نهێنی سەرمایەکەی پارێزرێ، دووەمیان باجی لێوە ناگیرێ. ئەم زاراوەیە لەو سەردەمەوە بەکار هاتووەکو شوێنێک یان ئۆفشۆر بەکار هاتووەکو پەناگەیەک بۆی خاوەن سەرمایەکان خۆیان لە باج بدزنەوە. ئەمە یەک. دوو، تاوەکو نهێنی سەرمایەکانیان پارێزراو بێ، وە سێ، تاوەکو بیکەنە شوێنێک بۆ سپیکردنەوەی پارەکانیان. لە ئێستایا بەپێی ئاماری سندوقی نەقدی نێودەوڵەتی تقریباً نزیکەی 3 بۆ 5 کۆی بەرهەمێنێتەوەی جیهانی لە سەرمایی لە ئۆفشۆر واتە لە سپیکردنەوەی پارەوە دەسەکەوێت. و هەروەها هەندێک ئامار هەیە باس لەوەکەن ئێستا قەبارەی ئۆفشۆر بریتی ساڵانە نزیکەی یان سپیکردنەوەی پارە نزیکەی 3.5 تریلیۆن دۆلار ساڵانەیە. جگەلەوە سپیکردنەوەی پارە ئۆفشۆر بڕیاری داوە ئەو کەسانی کە پارە لە بانکانە خەزنەکەن یان هەڵیەگرن بە هیچ شێوەیەک کۆمەڵی پرسیاریان لێ نەکات. یەک، ئەم سەرمایەت لەکوێ هێناوە؟ دوو، ئەم سەرمایە لەکوێ سەرفی ئەەکەی؟ سێ، بڕی پارەکە ئەپارێزرێ؟ چوار، ناوی سەرمایەدارەکەش ئەپارێزرێ. زیاترین ئەو پارانی کە لە ئۆفشۆر واتە ئەو پارانی کە دەستی ئەو کەسانە ئەکەوێت لە چەند سەرچاوەیەکی جیاوازەوەی. یەکەمیان لە بازرگانیکردن بە ماوەدی مخەدرەوە، دووەمیان لە بازرگانیکردن بە ئافرەتەوە، سێمیان ڕاکردنە لە باج، چوارەمیان دزیکردنە، پێنجەمیان بەرتیل و ڕەشەوەوەرگرتنە. سڵاوتان لێبێ بەڕێزان. تەوەری بەرنامەکەمان سپیکردنەوەی دراو لێکەوتە ئابوووریەکانەتی. ئەلبەتە سپیکردنەوەی دراو لە ڕووی شەریعەتەوە حرامە، لە ڕووی یاساییەوە تاوانە، لە ڕووی ئابووریشەوە لەگەڵ بەڕێز محەممەد حسین ماستەر لە ئابووری سیاسەتە گشتیەکان تاوتوێی دەکەین. کاک محەممەد بەخێر بن بۆ بەرنامەکەمان. کاک محەممەد، سپیکردنەوەی دراو خۆی چییە؟ خۆی سپیکردنەوەی دراو بەو کردەیە ئەوترێ کە ئەو کەسانەی پارەی نایاسایی، پارەی دزراو یا پارەی دەرەنجامی کاری گەندەڵیان هەیە هەوڵ ئەدەن بۆ شاردنەوەی ڕووکاری پیسی پارەکان و ئەیخەنە ئیشۆیان، ئەیخەنە پرۆژەیەکیان، ئەیخەنەوە بەرهێنان و لە شوێنێکی جیاواز لەو شوێنەی پارەکەیان لێ بەرهەمهێناوە. یعنی بریتێ لە پرۆسەی شاردنەوە و سەر لە نوێ بەگەڕخستنەوەی پارەیە کە بە شێوازی نایاسایی و گەندەڵیوانە بەرهەمهێنرا. پارەیەکی نایاساییە بە کۆمەڵێک هەنگاو ئەکرێتە پارەیەکی یاسایی. بزەبت ئەکرێوا بێت. باشە. بۆچی ئەگەر سەیری مێژووی مرۆڤایەتی ئەەکەین، سەیری قۆناغەکانی گەشەکردنی پارە ئەەکەین، سپیکردنەوەی دراو قۆناغ لە دوای قۆناغ، ساڵ لە دوای ساڵ لە هەموو جیهانە ڕێژەکەی لە بەرزبوونەوەدایە، ئەمە چی وای کردو؟ بەشێکی ئەمە علاقەی بە ئەو پرۆسیسەوە هەبوو کە پیانەوت بە جیهانی بوونی کار و سەرمایە و ئاپوری، ئەوەی گلۆبالیزیشن. باش. ئەمە خۆی بۆ خۆی جەوێکی دروست کرد، ژینگەیەکی دروست کرد، ئاڵوگۆڕی سەرمایە ئاسان بێ. تۆ جاری وایە بە کلیکێک لە ئەنتەرنێت و لە سەر لاپتۆپەکە ئەتوانی مەلاین دۆلار حواڵە بکەی، یاخود با بڵێن ئاڵوگۆڕی بە بەهای تریلیۆن دۆلار ئاڵوگۆڕی بازرگانی بکەی، یعنی هەر بەبێ ئەوەی لە ژووری ئۆفیسەکەی خۆت و ئیشەکەی خۆتە. ئەم هەروەها مەسەلەی گەشەکردنی ژێرخانی دارایی و سیستەمی بانکی جیهانی، هەموو ئەمانە
ژینگەیەکیان دروست کردووە کارێکیان کردووە کە پرۆسەی ئاڵوگۆڕ با بڵێن گواستنەوەی دراو گواستنەوەی پارە ئاسان بێ باش پرۆسەی ئاڵوگۆڕی بازرگانی ئاسان بێ بە تەنیشت ئەمانەشە سپیکردنەوەی پارە ئاسان بێ هەمیشە پارە سپیکردنەوە لە سایەی ئەم چالاکی ئابوووریانە ئەکرێ بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەتوانن بە کۆمنتەکانیان بەشدار بن لە بەرنامەکە ئەتوانین سوود لە کۆمنتەکانیان وەربگرین لە بەرەوەی بەرنامەکە ڕاستەوخۆیە لە ڕێگەی فەیسبووکی تەلەڤیزیۆنی پەیامەوە توانن بەشدار بن لەگەڵمان کات محەممەد ئەو کەسانە کێن کە پەنا ئەبن بۆ سپیکردنەوەی دراو بەگشتی دوو توێش خەڵک لە دنیا زۆر بەناوبانگن بەوەی کە تێوە گلاون یا بەشێکن لەو کەسان لەو گروپە خەڵکەی کە کاری سپیکردنەوەی پارەیەکەن یەک ئەوانەی کە لە مەشغوڵن بە بازرگانی مادە هۆشبەرەکانەوە دوو ئەوانەی کە پێیان ئەڵێن ئۆلیگارکەکان ئۆلیگارگیانی ئەو سیاسیانەی بە زۆری چەک و مەسایلی سەربازی دەستیان کردووە بەسەر حکومە ئەم دوو تەبەقە پارەی خەڵکە ئەم دوو توێژە خەڵکە پارەی نایاسایی و پارەی گەندەڵ و پارەیان زۆر دەسەکەوێت لەو چالاکی ئابوووریانەوە کە بە ئابووری تاوانکارانە کرایمناڵ ئیکۆنۆمی دەناسرێت و بۆ سپیکردنەوەش هەمیشە دەستیان ئەگاتە شوێنانی کە دەستیان ئەگاتە وڵاتی کە نێتۆرکێکی گەوریانەیە لە ئاستی جیهانە ئەمەیان بۆکە هەڵبەتە خەڵکی کەشەیە وەکو تۆ خۆت لە پێشکی بەرنمەکە و ئەوانشی کە لە بازرگانیکردن بە مرۆڤ و مەسایلی لەشفرۆشی و ئەوانەوە تێوە گلاون ئەوانش هەم دیسان پێویستیان بەمە هەیە خەڵکی کە هەیە خۆی لە باز ئەدزێتەوە خەڵکی با بڵێن جۆری جاجا لە خەڵک پێویستیان بە مەسلەی پارەسپیکردنەوەیە ئەوانانە چین دیارترینیان ئۆلیگارکەکانە سیاسە با بڵێن سەربازیەکان و ئەوانەی کە تێوە گلاون لە کاری بازرگانی بە مادە هۆشبەرەکان گرنگترین ئەو کارانە چین ئەو کارە قێزەون و نایاساییانە چین کە بەهۆی سپیکردنەوەی دراوە لە کۆمەڵگەیە دروستە بن ئەگەر پرسیارەکە ئەوە بێ زیانەکانی سپیکردنەوەی دراو لە کۆمەلگا چیە لە ڕاستیا زیانی زۆر هەیە لە کۆمەڵێک ئاستا بۆ نمونە بە پێی حساباتی ئەو دام و دەستگانەی کە بۆ ڕوبەڕووبوونەوەی سپیکردنەوەی درا و دروست بوون و ئیشەکەن زیانی ئابووری هەیە لەسەر ئاستی ئابووری گشتی با بڵێن ماکرۆ ئیکۆنۆمی با بڵێن خەلەل دروستەکە لە ژینگەی بازار و کاری هەر وڵاتێکا کە ئەمەی زۆر تیابێ ئاستی منافەسە لە بازار و کارە کەمەکاتۆ و هەروەها تەوازونی سیاسەتی دراوی شتێکەدا لە هەنێک وڵات بەوەی کە بۆ نمونە هەنێک شوێن ئەبێتە هەبی پارەسپیکردنەوە بەجارێک پارەیەکی زۆری بووە یان هەنێ شوێن بەجارێک پارەیەکی زۆری لێ دەرەچێت بەهۆی ئەم پرۆسیسەوە ئەمەواکە سیاسەتی دراوی ئەو وڵاتە ناهاوسەنگ بکە لە ئاستی ئەمنیە با بڵێن تا سپیکردنەوەی دراو بۆتە هۆی پەرلەمانتارێکی خولی پێشووی پەرلەمانی عێراق کە لە لیژنەی دارایی بووە لە چاوپێکەوتنیەکە باسەکە کە سیاسەتی خستنە ڕووی دۆلار لە بانکی ناوەندی عێراقی خۆی یەکێکە لە هۆکارەکانی زۆری سپیکردنەوەی دراو لە عێراق و هەرێمی کوردستان ئەکید لەبەر ئەوەی ئەو پارەی کە بانکی ناوەندی عێراق خستوێتە بازاڕۆ لە چەند ساڵی ڕابردووە زۆر زیاتر بووە لەو پارەی کە عێراقیەکان پێویستیان بووە بۆ هاوردەکردنی کاڵا و خزمە گوزاریەکان یعنی کەلێنێک هەیە ئەم کەلێنە ڕەنگە وا تەقدیر بکرێ ماگەنن زیاتر لە ملیارێک دۆلارە ئەم پارە بۆ ئەو مەبەستە بەشێکی بەکار هاتووە بۆ هۆکاری سیاسی تر علاقەی بە هەوکەشە ئەقلیمیەکانی ناوچەکەەوە هەیە بەکار هاتووە بەڵام لە ڕاستیە هەر ئەوە بەس نییە باڵن لە کێشەی سپیکردنەوەی دراو لە عێراق هەر یەکی بانکی ناوەکارەکان یەکێکە با بڵێن لە دەرەنجامەکانیشی زیاتر لەوەی کە هۆکار بێ لە ئاستی ئەمنیە با بڵێن لە ڕووی ئەمنیوە مەسەلەی سپیکردنەوەی دراو سەرچاوی تەمویلی زۆربەی ئەو گروپە چەکداری و تیرۆریستیانەیە کە لە دنیا با بڵێن بوونەتە هەڕەشە بۆ ئەمنیەتی ئاسایشی جیهان وەکو داعش بۆ نمونە هەر ئەمەش وای کردووە کە وڵاتە گەشەکردوەکانی خۆراوە ئەمریکا و ئەوروپا بەو توندێ بێنە سەر خەت و هەڵ بۆ بنەبڕکردنی دیاردەکە بدەن لە ئاستی سیاسیە مەسلەی ئەم پارە پیسە هەمیشە یارمەتیدەرە بۆ ئەوەی سیاسی گەندەڵ و سیاسی با بڵێن جێگومان و سیاسیە کە متمانەی خەڵکی نییە بەڵام بە زەبری پارە بێ دەنگ بکڕێت و با بڵێن تەوازن نەتیجەی ئینتیخابی تێک بدە لە ئاستی با بڵێن ئابووری بچووکە مایکرۆ ئیکۆنۆمیە هەمیشە ئەم پارەسپیکردنەوە دەرفەتێکە بۆ
تێکدانی ژینگەی کار و بزنس ئەوەی پێڵێن enabling business environment چۆن ئەمەوە ئەکان منافەسە تێکەدا تۆ کە کۆمپانیایەکەت هەیە ئەتەوێت بە ڕەنج و جوهد و ئەو سەرمایە خۆت هەتە پێی بژی لە سلێمانیا ناتوانانی منافەسەی کەسێک بکەیت کە بۆ ئەو قازانج گرنگ نییە بۆ ئەو سپیکردنەوەی پارەکەی گرنگە ئەو تێشتەکەی لە تۆ هەرزانترە فرۆشێ خزمەت گوزارەکەی لە تۆ هەرزانترە فرۆشێ تۆ دەرەکا لە بازارەکە ڕەنگە خۆشی دوای چەند مانگە کۆتایی بە ئیشەکەی بێنچکە ئامانجی ئەو هەر ئەوە بۆ ئەو پارەی کە لە شوێنی کە بە گەندەڵی و دزی دەستی کەوتووە لێرە 1000 ساتێکاتەوە هەر بۆیە لە سلێمانی هەولێرە بینای وابینی $100 میلیۆن فێش چووە بەڵام کە سەیری جەدوای اقتصادی ئەم بیناکەی قازانجی هەر یا نییە یا زۆر کەمە یا تەسەور ناکە هیچ کەسێکی عاقڵ هەبێ ئەم هەموو پارە لێرە خرج بکە بەس بۆی ئەم بینا دروست بکە لە کاتێکە بیناکە خۆی هیچ بەرهەم ناهێنە هەیە واتە بەشێک لەو پرۆژانەی کە لە هەرێمی کوردستان ڕۆژانە بە چاو ئەیان بینین ڕۆڵی گەورەیان هەیە لە سپیکردنەوەی دراوە بەشێک لەو پرۆژانە خۆیان دەرەنجامی سپیکردنەوەی دراون بۆ ئەوە دروست بوون کە با بڵێن پارەی گەندەڵی پێ سپی بکرێتەوە چییە ئەو پرۆسەیە بۆ نمونە ئەمە پرۆژەیەکە ئەم پرۆژەیە چۆن نەتوانێت بەشدار بێت لە سپیکردنەوەی دراوە چۆنە ئەمە مەسئولێکەیە کەسێک هەیە $100 میلیۆن دەستکەوتووە بەهۆی ئەوەی کە بەشێک بووە لە حکوومەت ڕۆژێک لە ڕۆژان یا بەرتیلی وەرگدووە لە کۆمپانیایەک یا لە بازرگانێک یا لە بەرهێنەرێکی کەرتی نەوتوغاز یا لە هەر شوێنێک ئێستا ئەم پارە چی پێ بکات ناتوانێت بیاوە لە ئەوروپا بخاتە ئیش لە هەر لەبەر ئەو یاسا و ڕێسایانەی لە ئەوروپا و ئەمریکا هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی سپیکردنەوەی دراو یا ڕەنگە بۆ ئەو ئیشکردن لە کوردستانە ئاسانتر و خۆشتر بێت چیەکایەت ئەیا بە پرۆژەی خرجەکات لە پرۆژەی نیشتەجێکردنە خرجەکە لە پرۆژەی دروستکردنی بینە با بڵێن کۆشک و باڵەخانەی بازرگانیە ئەگەر تۆ حسابی نرخی سووی پارەکەی بکەیت و حسابی خرج و قازانج بکەیت ئەم پرۆژانە بەشێکی زۆریان ئەساساً خەسارەکەن بەڵام ئامانج لە دروستکردنی ئەم پرۆژە بۆ ئەو نەبووە قازانج بکە ئەوەی کە بۆ ئەوە بووە پارەکەی ساغ بکاتەوە پارەکەی سپی بکاتەوە کێشەی ئەمە چییە هەر ئەو نیە ئێمە پارەیەک لە وڵاتە دزراوە و ڕۆشتووە ئەوە ڕۆشت با بڕوە کێشە ئەوەی ئەمە تەوازنی بازار تێکەدا نایەڵێەوە بەرهێنەرە ڕاستەقینەکان دروست ببن گەورە ببن کۆمپانیەکانیان ببنە خاوەن ئیش و کار دروست بکەن و ببنە بەشێک لەو ماتۆڕی بە کەرتی تایبەت ئەبزوێنێ لە عێراق و کوردستانە هەر بۆ یەگەر سەیرە لەبەر ڕۆیشتن و نەزیفی ئابووری دروستەکە ئەم هەموو پارەی ئەڕۆتە دەرەوە کە ئەڕواتە دەرەوە بێکاری زیاد داتەقینی ئابووری دروستکە ئەکید هەر دینارێکی عێراق و کوردستان کە ئەڕواتە دەرەوە لە نەتیجا بەشێکە لە کەم با بڵێ شتێک لە بەهای ئابووری ئەم وڵاتەکەمە بێتەوە بەڵام کێشەکار ئەوە نیە کێشەکە ئەوەیە تۆ سەرنج دەر لە کاتێکا کە نرخی نەوت دائەبەزێ یەکسەر کەرتی تایبەتیش لە عێراق و کوردستانە دائەتەپێ ئەمە چیمان پێڵێ ئەمە ئەوەمان پێڵێ ئەساسەن ئەوەی کە ئێمە دڵمان پێخۆشە وەکو کەرتی تایبەت و بازرگانی سربەخۆ و بازاڕی ئازار لە عێراق و کوردستانە خۆی بۆ خۆی یا کەرتێکی یا شتێکی بچووکی فشۆڵ و هەزی لە بەرگەی هیچ شۆکێکی بچووک ناگرێ یاخود مشەخۆری سەرکەرتی گشتیە ئەمە بۆ دروستی گشتی یان کۆمپانیاکان کۆمپانیاکان بەشێکی زۆریان لە عێراق و کوردستانیشان مشەخۆری سەرکەرتی حکوومەتن مشەخۆری ئەو پارەن کە حکوومەت ئەیانداتە یا لە ڕێگای حکوومەت و یا لە ڕێگای عەقدەکانیان و لەگەڵ حکوومەتە دەستیانەکەوێت چۆن کێشەکە چییە کێشەکە ئەوەیە با بڵێن چۆن ئەم پرۆسیسە ڕووەدا ژینگەیەک دروست بووە لە عێراق و کوردستانە منافەسەی تێکداوە یعنی ژینگەی کار و کار ئیدارەدانی سەرمایە نییە سپیکردنەوەی دراو ڕۆڵێکی سەرەکی هەیە لەما بەڵام تەنها فاکتەر نییە باش ڕۆڵێکی سەرەکیە ئەمە وای کردووە تەنها ئەو کۆمپانیانە ئەو سەرمایەدارانە بمێن و بژین کە مشەخۆری سەر حکوومەتن هەڵبەتە بۆ ئەمە وایە تەبەن ئەوانیش پشکدەنە سیاسیەکان سیاسەکان ئەم پارە چی پێەکەن جارێکی کە ئەیهێن و لە ڕێگەی حیزبەکانیان و میلیشیاکانیان و خەرجێکردنەوە ئەمە چیرۆکێکی درێژە بەڵام ئەمڕۆڵێنی کە باس لەوە کە لە 1969 شتێکی لەو جۆرەیە کە کارگە و کۆمپانیای ناوخۆیی داخراون ڕوبەڕووی ئیفلاس بوونەتەوە سپیکردنەوەی دراو ڕۆڵی هەبووە لەوەی هەموو شتێک لە دەرەوە بهێنرێ سپیکردنەوەی دراو ڕۆڵی هەبووە لەوەی ژینگەیەک دروست ئەوترێت لە ڕێگەی شتکڕین لە دەرەوە وەکو باست کرد بەشێک لەو پارانە بە ناوی شتکڕینەوە ئەبرێنە دەرەوە بۆ نەک بۆ قازانج لە خۆی شتەکەیە بۆی ببرێنە دەرەوە بڕۆنە چوارچەوەی سیستەمی بانقیەوە و سپی بکەینەوە سپیکردنەوەی دراو ڕۆڵێکی ئەساسی هەبووە لە فشۆڵکردن و لە نەگونجاوکردنی ژینگەی کار لە عێراق و کوردستانە
ئەمەش وای کردووە بەشێکی زۆری کۆمپانیا و پرۆژە بچووک و مامناوەندیەکان کە ئەمە شادەماری ئابوورین هەر وڵاتێکە ئەوەنە لاوازن ناتوان بەرگەی شۆکێک بگرن ناتوان بەرگەی قەیرانێکی دووسێ مانگی بگرن بۆی هەرکە من ئامارێکم بینی لە مانگی 6 یا IOM بڵاوی کردوتەوە بە پێی ئەو ئامارە نزیکەی چلی ئەو کار و هەلیکارەی لە پرۆژە بچووک و مامناوەندەکان لە عێراقا هەبووە لە دەست دەرچوورانی لە ماوەی دووسێ مانگە چل لە سەتی ئەو هەلیکارەی لەو کۆمپانیا بچووک و مامناوەندیانە هەبووە فەوتاوە ڕووخاوە لەبەر چی لەبەرەوە ئەم کۆمپانیانە ئەساسەن ئەوەنە زەعیفن بەرگەی ئەزمەیەکی سێمانگی ناگرن هێندە بچووکن نەتوانی بڵێ نزیکن لە کۆمپانیای وەهمیەوە ئەگەر وەهمیش نەبن ئەگەر ڕاستەقینەش بن ئەوەنە زەعیفن بەرگەی سێمانگی قەیرانێکی دارایی ناگرن ئەمە بۆ وایە کۆمەڵک فاکتەر هەیە یەکێک لەوانە مەسلەی سپیکردنەوەی دراوە لەبەرەوە سپیکردنەوەی لە بنچینەیە کۆمپانیاکە بۆ قازانج دانەمەزراوە هەمووی وانە زۆر کۆمپانیا هەیە فعلەن بۆ قازانج دامەزراوە و خەڵکێک دایمەزراندەوە بۆەوەی بە شێوەیەکی دروست و نۆرمال بە پێی یاسا و ڕێساکانی ئەم وڵاتە منافەسە بکات و بێتە بازارەوە بەڵام لە تەنیشتی ئەمە دایان کۆمپانیایکە هەیە بە پارەی سپیکراوە هاتۆتە ڕوو ئەمە بە ئاسانی ئەتوانێت منافەسە بکە ئەمە بە ئاسانی ئەتوانێت ژینگەی منافەسە لە ئەوی کەشتێک بدە ئەوکو پێم وتی تۆ ئەو گڵاسە دروستەکەی ئەویش دروستێکە تۆ ئەگەر بە 1000 دینار کەمتر بیفرۆشی خەسارەکەی بەڵام ئەو بە 500 دیناریش ئەیفرۆشێت خەسار ناکە بۆ لەبەر ئەساسن ئەو قازانجی دروستکردنی ئەو گڵاسەی بەلاوە گرنگ نییە ئەو بیدا بە 250 دیناریش هەر قازانجەکە بۆ لەبەر ئەو ئەساسی سەرمایەکەی سپیکردنەوەی پارەیەکە لە شوێنی کە دەستی کەوتووە با بڵێن دزیوێتی لە عقدی حکوومەتەوە دەستی کەوتووە بە گەندەڵی دەستی کەوتووە ئەمە چیرۆکی زۆرمان هەیە بۆی پێمان بڵێ ئەوانە چۆنەوە پارەیان دەستکەوتە بەڵام پۆینتەکە ئەوەیە تێکدانی ژینگەی کار و بازارێکێکە لە زیانە هەر ئەساسی و گەورەکانی تێکدانی ژینگەی کەتی تایبێت بەتایبەت ڕۆڵی هەیە لەو ڕێژە بێکاری و داتەپینە ئابووری کە لە عێراق و هەرێمی کوردستان هەیە ئەکید یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان چونکە ئێمە بۆ ئاوە ئابوورێکی داتەپی و با بڵێن تووشی شەلەل بووم لاوازی کۆمپانیا و کارگە ڕاستەقینەکان لاوازی کەرتی تایبەتە کەرتی تایبەت چییە کەرتی تایبەت لە هەر شوێنێکی دنیا بە دەرەجە یەک کۆمپانیا بچووک و مامناوەندیەکانە ئەمانەن زۆربەی هەلیکار دروستەکەن ئەمانەن با بڵێن داینەمۆی ئابووری لە کەرتی تایبەتیش کۆمپانیا ڕاستەقینەکان کارگە ڕاستەقینەکان لە بەرامبەر ئەوانەی کە سپیکردنەوەی دراوەکەن لاوازی ئەمانە چ ڕۆڵێکی لەسەر کۆی گشتی ئابووری هەیە ڕۆڵێکی زۆر گەورە و ئەساسی هەیە لەبەرەوە تۆ ئابووریەکی فشۆڵت هەیە ئابووریەکت هەیە ئەوەنەی کە پشتی بە پەیوەندی نادروست و ناشەفاف و ناشەرعی نێوان هەنێک سەرمایەداری جێگومان یا هەنێک سەرمایەداری مشەخۆری سەر حکوومەت و سیاسیەکان بەستووە ئەوەنە پشتی بە منافەسەی ڕاستەقینە نەبەستووە کە منافەسەی ڕاستەقینە نەما لە بازاڕە کۆی گشتی قوتی بەرهەمهێنانی ئابوووریەکەش لاوازە بێ هەر بۆیە ئەمەش وای کردو ئێستا ئێمە بەشی هەرە زۆری ئەو کاڵایانەی لە خەڵکی عێراق و کوردستان پشتی پێبەسێ و بەکارێنە ڕۆژانە هاوردە کراوە هەر لە پەردا ئەوترێت هاوردەکردنی شمەک و خزمەت گوزاریەکان خۆی بەشێکە لە پرۆسی سپیکردنەوەی دراو وەکو ئامرازێک بەکارهێنرێ بۆ نمونە ئەو شمەک و خزمەت گوزاریانەی کە هێنراونەتە هەرێمی کوردستان زۆر لەو پێداویستیانی هەرێمی کوردستان زیاترن کە هێنراون ئەکرێت وا بێ بەڵام کێشە ئەوێ داتامان لە بەردەسانیە داتای جەمتمانەوە پشت پێ بەسراوە بەڵام لە هەموو دنیا ئەوەی کێکە لە ڕێگە نۆرماڵ و تەقلیدیەکانی سپیکردنەوەی پارە تۆ چی با بڵێن شتێکی پێ هاوردە ئەەکەی باش بەڵام ئێستا هەرچی بڵێن هەر زیاتر لە چوارچێوەی گومان و با بڵێن تەسەورکردن هەبێ لەبەرەوە لە کوردستان و عێراقیشە داتای پێویست نییە بەڵام کۆچ کردو خاڵێ خۆش بوو ئەحمەد چەلەبی کە سەرۆکی لیژنەی دارایی بوو لە یەکێک لە خولەکانی پەرلەمانی عێراقا دۆسیەیەکی کردبووە بۆ بابەتە بەدۆتە چوونێکی جدی کردبوو باس لەوەکە 72 بۆ 75 میلیارد دلار لە عێراق و هەرێمی کوردستان دیار نامێنن لە سپیکردنەوەی دراوە دواتریش 12 میلیاردی لە هەرێمی کوردستانەوە دیار نامێنێ وەکو لێدوانی ڕسمی وەکو کارکردنێکی ڕسمی پەرلەمانی ئەمەی ڕاگەیاند ئەحمەد چەلەبی خۆی یادی بە خێرێکێک بوو لە سیاسی هەرە وریا و شارەزا و زیرەکەەکانی ئەم بوارە خۆی کەسێکی بانکی بوو پێشەوەی بێتە سیاسی ئەکید ینی ئەو ئەیزانی چی ئەڵێ لە کاتێکی زۆر گونجاویشە ئەوەی لەو کاتێکا بوو کە فعلەن مەسەلەی سپیکردنەوەی پارە و گەندەڵی لە بەغدا لە لووتکەدا بوو ئەمەی چەلەبی و توێتی ڕاستە و ڕەنگە زۆر زیاتر بێ لەوە ڕەنگە کەمتریش بێ لەوە بەڵام وەکو وتم
داتایەکی پشت پێ بەسترا و متمانە پێکراومان نییە ئێستا پێمان بڵێ حەجمی ئەو پارەی بەهۆی سپیکردنەوەی دراوە لە عێراق و کوردستانە بە فیڕۆچووە چەندە و بۆ کوێچووە. قسە زۆرەکرێ، سیاسەکان زۆر ئەڵێن، پەرلەمانتاران زۆر ئەڵێن لەسەر ئەم کەیسا، بەڵام لە نەتیجە هەموو ئەمانە ڕئی سیاسەکانە، ینی زەحم با بڵێن وتەی سیاسەکانە. زۆر زەحمەتە ئێمە بۆ تەحلیل پشتی پێ ببەستین لەبەرەوەی هەرستی جیهانە ئاماری دقیقمان هەیە تاوەکو ئەمە نەخرد ئامار و کێشە چییە؟ کێشە پرۆسەی سپیکردنەوەی پارە خۆی تاوانە، تاوانێکە وەکو دزیکردن، چونکە بە دزیوە کرێ، چونکە ئەوانەیە ئەیکەن زۆر با بڵێن لێزانن تایە و خەڵکی دەسڵاتدار و بەهێزن تایە، ئەمەنە بەهێزی و بە دیقەتەوە ئەیکەن هیچ کام لە وڵاتە پێشکەوتەکانی دنیا لە دام و دەستگا ئەمنیە زۆر بەهێزەکانی دنیا تا ئێستا نەیانتوانیوە ڕقەمێکمان بنێ پێمان بڵێن ئەمە حەجمی سپیکردنەوەی پارەیە لە دنیا. ئەو ئەمانە بەهێزترین ویکیلیکس بڵاوی کردەوە لەسەر بەرپرسانی عێراق و هەرێمی کوردستان. ئەوانە کۆمەڵە پارچەی زانیارین، کۆمەڵێک زانیاری پارچە پارچەن کووتکوت نەگەر هەموو ئەوانە کۆکەی تۆ ڕەنگە ڕقەمێکمان باتێ، بەڵام ئەکید مەسەلەی بەڵام خۆ ژمارانە گەورن. ئەو ژمارانە گەورن، بەڵام بەراورد بە حەجمی بۆ اقتصادی عێراق نا ئەو ژمارانە ڕەنگە بڵێن هەر هیچ نییە بەراورد بۆی کە گومانەکرێ ڕۆیشت بێ. باەک یەک بۆ کێشە چییە لە ژماردننی زیانەکانی سپیکردنەوەی پارە باەک نمونت بەمێ. هەرە بەهێزترین دەستگای دارایی و چاودێری ئابووری دنیا IMF تەقدیری IMF بۆ ئەو پارەی کە بەهۆی سپیکردنەوە بەکارهێنرێ زیانەکانی بابلسکراوی پارە بەڵە سندوقی دراوی نێودەوڵەتی ئەڵێ لە 580 ملیۆن ملیار دۆلارۆ بۆ تریلیۆن و نیوەک دۆلارە. سەرگی ئەم ڕقەمەش تا چەندێک تەخمینیە بابنە ڕقەمێکی زۆر زۆر لاستیکی، ینی IMF نازانێت چەنە، ینی کە IMF نەزانێ ئەبێ لە عێراقا کێ هەبێ بتوانێت بزانێت. لەبەرەوە وەکو پێم وتی تەبیعەتی ئیشەکە چونکە تاوانکارانەیە، چونکە بەدزیوە ئەکرێت، چونکە ئەوانەیە ئەیکەن خەڵکی زۆر بەهێزن بە ئاسانیەتوان بەرتیل بن بە دام و دەستگاکان، بە ئاسانیەتوان خۆیان لە پۆلیس و لە ئاسایش و لە حکومەت و لە هەموو لایەک بدزنەوە، بە ئاسانی ئەتوان لە وڵاتۆ بچن بۆ ئەو وڵات پارە بگۆڕن، کۆمپانیا دروست بکەن، یعنی ڕووکاری جاجا بۆ کۆمپانیەکانیان دروست بکەن. قورسە ئێمە ینی با بڵێن تەخمین بکەینەوە، قورسە بڵێن ئەو حەجمی کێشەکەیە. باشە، لێدوانێکی کورتی دوو بە ڕێزوەرەگرین لە بازاڕی دۆلارەکەی سلێمانی کە تۆمارمان کردووە، بینەرانی بە ڕێز و خۆشەویست دەینە وڵاتان. ئیجراعاتەکە بە شێوەیەکە لێرە ناویسیانی و کەسێک کە پارەکانێ لەگەڵ ڕقم تەلەفۆنەکەی، هەروە ناویسیانی و کەسێک کە لە دەروی وڵات وەری ئەگرێ، ئەگەر ئەمە بە دەستی وەریگرێ لەوێ لە ڕێ جنسیە یان هەچ هەویە بێت یان جنسیە یان هەر شتێکی فەرمی ئەو وڵاتە پارەکەی تەسلیمەکەین. و ئەگەر بانقیش بێت ڕقم حسابی بانقی ئەو وڵاتەمان هەیەتێ، ئێمە لە ڕێ ڕقم حسابەوە داخلی حسابەکە یەکەین بووی. ئەو کەسە لەو وڵاتی هیچ کێشەیەکی توش نابێت لێ بپرسنن پارێ چۆن هاتۆوە لێکۆ. بە دڵنیاییەوە ئەگەر بانقی بێت ئەبێ ئەوراقی هەبێت، ئەگەر ئەوراقی نەبێت پارەکەی بۆ ناخەنە سەر حساب لە بانکە لێ پرسینەوەی لەگەڵ ئاکرێت. ئێوەی ئەوراقی بۆ نانێرن ئەو چیەکە لەوێ؟ ئەو پێویستە لەوێ ئێمە لێرەوە لە مرسیلەکە ئەوراقی لێ داوا ئەکەین، ئەڵێن ئەو کەسە ئەوراقی هەیە بۆ نمونە ئەو شخصی کە پارەکەی بۆنین، ئەگەر مەبلەغ بێت پێویستە یا کۆمپانیای هەبێ یا ئیشێکە کە لە حکومەتی ئەو وڵاتەیە تۆمار کرا بێت، ئەگەنا پارەکەی بلۆکەکرێت. ئێوە هیچ مستەمسەکێک ئەنێرن لەگەڵ تۆمارکردنی ناوەکەیە بۆ ئەو بۆ ئەوێ بۆی بتوانێت ئیسفادەی لێ بکە؟ ئێمە لێرەوە ڕقم حسابی شخصەکە ئەنێرین بۆ ئەو شوێنە، لەو شوێنەش لەسەر ڕقم حسابی شخصەکە هەموو مستەمسەکێک هەیە، ئەم کەسە ئیشی چییە، پیشەی چییە، و هەروە ئەم پارەی لەکوێوە بۆ هاتووە، بۆ چیش بۆی هاتووە، ئەم مستەمسەکانە هەمووی لە ئەوراقەکەیە هەیە. من کە پارێک ئێنم بۆ تۆڵێم ئەمە لە موچەوەرم گرتووە، تۆ ئەمە کەیتە دیکۆمنت بۆ من؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەوەش ئەنێرین ئەم پارەیە فڵان کەس ناردوویەتی، بۆ نمونە ئەو کەسە لێرە مڵکێکی فرۆشتووە، یان تۆ موچەیەکە وەرگرتووە ئەینێری بۆ برادەرەکەت موچەخۆرە لە شارێکی تر یان لە وڵاتێکی تر، بۆ نمونە ئیجازەی کردووە. ئێمە بۆ ئێرێرین ئەنووسین ئەمە بۆ نمونە خوێندکار بێ یان موچەخۆر بێ، ئەڵێن ئەم پارەی فڵان شتە لە فڵان کەسەوە بەداتووە. بەم شێوەیە پارەکان لێرەوە ئەڕوات بۆ دەرەوەی وڵات. وەکو نووسنگەیەکی حواڵە کە پارەیەک ئەنێرنە دەرەوەی هەرێمی کوردستان بە وڵاتانی ئەوروپی، چۆن پرۆسەکە ئەنجامەدرێت؟ بەڵێ سەرەتا بەخێر بێن. من سەردار محەممەد ساڵح صاحبی کۆمپانیا عازەبانین.
ئێمە پارە لە ڕێگەی لە دوو ڕێگەوە ڕوا بۆ ئەوروپا ڕێگەی دەستی هەیە بە ڕێگەی حسابی شەڕوا بە ئەوروپا بە ڕێگەی حسابی ئەو کەسانی کە ئەیانوێ پارەکانیان لێو بە حسابی وەرگرن ئەوە داخلی حسابیەکەین و ئەو کەسانیشی کە ئەیانەوێ بەدەستی وەریگرن ئەوە ئەدرسیانە دێنێ لێو بەدەستی وەریگرن باش ئەگەر مەبلەغەکە زۆر بێیان کەم بێت هیچ لە مەسەلەکە مەبلەغی زۆر نایە بۆ لای ئێمە عادەتەن دەفتەرێ دۆلار 2 دەفتەرە 5 دەفتەرە ئەو شتانەیە یاخو وردێ دەگەڵا و 20 گەڵا و شتی وایە ئەو کەسەی کە با بڵین لە وڵاتێکی ئەوروپی ئەوە پارەکەتان بۆ نردووە لەوێ چۆن مامەڵەی لەگەڵاکرێەوە کێ بەرپرسیارە لەوەی ئەگەر وەری بگرێ یان وەری نەگرێت ئەوەی تاتاکو پارە بەدەستی کابرا ئاگالێ و پارەکە وەرەگرێت ئەوە ئێمە بەرپرسە بین وەکو ئەوەی کە داخلی حسابیەکەین بۆی و داخلی حسابە بێ بۆی پارەکە چێتە سەر حساب ئەوە ئیتر دوایە کە داخلی حساب و ئێمە بەرپرسنین ئەوە خۆی ئەبێ جوابی بانک بداتەوە و جوابی حکومت بداتەوە و پارەی چۆن پیا کردو و لەکوێی بۆ پارە باشە کەس هەبووە کێشەی بۆ دروست بوو بێت لەوێ ئەوەی ئێوە بزانن کەسەیە کێشەی بۆ دروستە بێت بەڵام ئەوە توانێت جێی پارەکەی بکاتەوە بۆ مناڵێ لە ڕێگەی میراتی وەم پارەم بەرکەوتووە یاخو برایەکم بە قەرز بۆی نردوم یاخو لە عیلەکەم بە قەرز بۆی نردوم بۆ شێوانە ئێوە مستەمسەکی لەگەڵانیێرن یانە بێ کەسێکی تر عیلەکەی و مستەمسەکانە بنێرێت ئەبێ عیلەکەی و مستەمسەکانە بنێرێکە لە ڕێگەی ئەرزێکە بۆی فرۆشراوە یاخو میراتی با و باپیرەتی بەری کەوتووە بۆ شتانەیە جارێکتر سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست کاک محەممەد لە بازاڕی دۆلارەکەی سلێمانی کاک جەبار گۆران کە پێشتر لە بەرنامەکە بەشدار بوو باسی ئەوەیە کرد کە تەنها لە بازاڕی دۆلارەکەی سلێمانی 450 کۆمپانیا و نووسنگەیەکی حواڵە و هاڵوگۆڕی دراو هەن بەو شێوەی کە لە راپۆرتەکە بینیمان بەو شێوازە کە پارێک ئەنێردێتە دەرەوە بەبێ ئەوەی ئەم نووسنگانە هیچ مۆڵەتێکیان لە بانقی ناوەندی عێراقی هەبێت کە سیاسەتی نەختینەی لە عێراقا مەفروزە بانقی ناوەندی سەرپەرشتی بکە چی کاریگەریکی لەسەر هاوڵاتی هەیە لەسەر ئابووری هەیە ئەم پارانە بەم شێوە ئەبرێتە دەرەوە و چ زەرر و زیانێکی هەیە بۆ هاوڵاتی کە پارەکەی لە وڵاتێکی دەرەوە بەفیڕۆ بچێ یان دەستی بەسەرا بگیرێت کاک بەختیار ڕۆڵی ئەم نووسنگانەیە ئەم نووسنگەی حواڵی دراوی لەنەی لە عێراق و کوردستانە هەیە زیاتر بۆ ئاسانکاری ئاڵوگۆڕە بازرگانیەکان ئەوەنەی ڕۆڵێکی بازرگانیان هەیە ڕۆڵێکی داراییان نییە بەڕاستی ڕاستە سیاسەتی نەختینەی لە عێراقا بەدەست بانکی ناوەندیە بەڵام ئەم نووسنگانە تەسیریان هەیە لە بانکی ناوەندی و نەتەعامل لەگەڵ بانکی ناوەندیاکەن تەسەورەکەم ئەمانی لە سلێمانی و هەولێرە هەن لەن حکومەتی هەرێمی کوردستانەوە تۆمار کرابن کە ئەوەی بۆیە ڕەبتیان ڕەنگە نەبێ بە حکومەتی ناوەندیەوە بەڵام ئەم نووسنگانە ئەوەی ئەیکەین با بڵێن ئەوەی کە پێڵێن ترانزەکشن یعنی ئاڵوگۆڕی بازرگانی و گواستنەوەی پارە لە شوێنێکۆ بۆ شوێن و ڕۆڵێکی زۆر ئەساسی و گەورەشان هەیە لە اقتصادی عێراق و کوردستانە ئەوەی وای کردووە ئەمانە ببنە ئەم ڕۆڵە سەنتەریان هەبێ لە ئابووری عێراق و کوردستان ئەوەیە جێگرەوەیەک بۆ سیستەمی بزەبر ئەمانە جێگرەون بۆ سیستەمی بانکی ئابووری عێراق و کوردستانیش 170 تا 80 هەموو ئەو چالێکی ئابوورانی لە عێراق و کوردستانی ئەوانەی کەرتی تایبەت ئەمە بەوتەی عەلی عەلاوی وەزیری دارایی عێراق لە ئابووریەکی نافەرمیە هەنی ئابووریەکە لە دەرەوەی هەموو ڕێسە و یاساکانی حکومت بەڕێوە نافەرمیە ناڕێک و پێکە نافەرمیە و ناڕێکخراوە ئەکرێت ڕێک و پێک بێ ئێمە نازانین ئەکرێت ناڕێک و پێک بێ ئێمە نازانین ئەو نمونەیە لە بیرە هەمووی چەند هەفتەیەک پێش ئێستا لە کوردستانە ئەو بوو بە هەراکە گوایە کەسێک خۆی کردوتە بازرگان و 6 ملیۆنە ملیارە نازام دۆلاری خەڵکی بردو و ڕۆشت و ئێستا هەرە سژنەوە هیچ چینە و ئەڵێ من هەر ئەساسەن هیچ ئیشێکشم نەکردووە هەر بە درۆ پارەی لە خەڵک سندۆ یاوێتی بە خەڵکی کە و توێتی من لە بیتکۆین و ئەوانەیش سەرکە ئەمە لە سایم ئابوورێن ناڕێکخرا و نافەرمیە ئەکرێ ئیشی ڕێک و پێک و باش بکرێت و خەڵکانی لە بازاڕ کار و کاسبیەکەن و ئەژین و ئەکرێ ئیشی ئاوا تاوانکارانە و قۆڵبڕینیش بکرێ ئێمە نازانین لەو شوێنانەی کە ئاوا ئابووریە نافەرمیەکە بەشی هەر زۆری چالاکیە ئابوووریەکانی وڵات پێک دێنێ خەڵک ناچارە بێ بە ئەم نووسنگەی حواڵانە بەم جۆرەشتانە ژیانی ئابووری خۆی ینی لاوازی سیستەمی بانکیە لاوازی حکوومەتە لاوازی سیستەمی بانکیە لاوازی ئەو ڕێسا و یاسانەیە کە ئەبێ ئابووری وڵاتەکە ڕێبخارە بیرمان نەچێ ئەوترێت سیستەمی بانکی کە لاوازە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش بە ئەنقەست لاوازە بەڵێ من زۆر بڕوان بەوە هەیە لەبەرچی لەبەرەوەی بڕێکی زۆری ئەو گەندەڵی و پارەسپیکردنەوەی ئێستا لە عێراق و کوردستان ناکرێ ئەوەنە بە ئاشکراکرێ ئەوەنە بە زەقی ئەکرێ ئەوەنە بە بەسیتی ئەکرێ
لە سایەی ئابوووریەکی با بڵێن لە سایە سیستەمێکی بانکی بەهێزە ممکن نییە ئەمە ڕوو بدا کە تۆ سیستەمێکی بانکی بەهێزت هەبوو ئەتوانی ئۆتۆ حکومت ئەتوانی ئۆتۆماتیکی چاودێری هەموو ئەو ئاڵوگۆڕە بازرگانیانە بکە لە وڵاتە هەیە کێ چەند پارە هاتۆتە سەر حسابەکەی چەندی خرج کردووە چەندێکی هێشتۆتۆ چی یاوە بەچی بە ئاشکرا کۆمپیوتەرێک هەیە ئەمانتە بۆ فلتەرەکات و داتاکان و بۆ کۆکاتەوە و هەموو ڕۆژ و هەموو مانگێک ئەداتێ بەڵام لە عێراقا بەمەبەست ویستێک هەیە بۆ ئەوەی ئەم شتە ڕوو نەدا هەرێمی کوردستانیش طبعا هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق بەتایبەتی ئابووری هەرێمی کوردستان بەشێکی تەواو یەکانگیر و دانەبراوە لە ئابووری عێراق با من نمونەیەکت بەمێ بانکی جیهانی لەگەڵ یەکێتی ئەوروپا و USA نزیکەی 50 ملیۆن دۆلاریان خرج کرد بۆ یارمەتیدانی وەزارەتی دارایی عێراق لە ساڵی 2008 و 2009 ئەمانە ئەیانویست چی بکەن سیستەمێکی چاودێری دارایی دروست بکەن کە وەزارەتی دارایی لە عێراقا لە هەر دەقە و سانیەکە ئاگای لەوە بێ چەندێ پارە خەرجەکات چەندێ داهاتی هەیە و چەندێ خەرجی هەیە بەمەش ئەیتوانی کۆنتترۆلی هەموو خەرجەکانی بکات لە ئاستی هەموو عێراقا عنی لە مووسڵ و سنجارۆ بۆ فاو و بەسرا دەی سیستەمەکەیان دەست پێ کرد تیمێکیان هێنا بۆ ئەوەی تەدریب بە کارمەندانی وەزارەتی دارایی عێراق بکەن تاکو فێر ببن چۆن ئەم سیستەمە بەکاربێنێ هەر خۆیان کارمەندانی وەزارەتی بەتایبەتی بەڕێوەبەرە گشتیەکانی وەزارەتی دارایی دیعایی ئەویان بڵاو کردوتیان ئەگەر ئەم سیستەمە سەر بگرێ ئێمە بێکارە بین وەختە حکومت بە کۆمپیوتەر ئیشەکانی خۆیەکە و ئێمە دەرەکە زۆری پێنەچوو لە ماوەی چەند هەفتەیەکە چوار لەو ڕاهێنەرانەی لە ئەوروپاوە هێنابوویان بۆ لە ئەڵمانیاوە هێنابوویان بۆ ئەوەی ئەڵمانیا و بەریتانیا تدریب بە عێراقیەکان بکەن اختتافیان کردن و دوای کوشتیان و دوای سیستەمەکە پەکی کەوت و ئەو هەموو پارەش خرج کرا بە فیڕۆچوو ینی ویستێکی سیاسی هەیە بۆەوەی سیستەمی بانکی و سیستەمی دارایی عێراق ئەوە بە دواکەوتووی بمێنێتەوە طبعا ئەم سیستەمە دارایی لە عێراق هەیە هی بڕێکی زۆری هی سەردەمی عوسمانیەکانە نەک مەلەکی هەل لە عوسمانەکان و جەماوە بۆ سەردەمی مەلەکی ئێسش ئەوەی تۆ لەسەر وەرەقە نووسیت و ئیمزا بە خەڵکەکەیت و ینی ئەبێ پرۆپۆزۆڵێک لەسەر وەرەقە تەقدیمکەی بۆی پارەیە خەز بێن یا خەرج نەکرێت زۆر کۆنە زۆر بێکەڵکە و هەر ئەم بەڵام ئەم کۆنە بێکەڵکیە کە درێژەی هەیە و ماوەتەوە بەرژەوەندی و خەڵکانی تایەکە ئەمە ژنگەیەکی زۆر لە باری دروست کردووە بۆ پارە دزین بۆ پارە سپیکردنەوە بۆ گەندەڵی و ئەمە وای کردووە طبقەیەکی زۆری لە بیرۆکرات و سیاسی و ئینەکان ئەوەی کە لە دەسڵاتان بەمە ئەژین بەمە پارە کۆکەنەوە بەمە دەوڵەمەنە بێت ئەو ترێت جانتا دیبلۆماسیەکان و فڕۆکە دیبلۆماسیەکانی عێراق و هەرێمی کوردستان بەرپرسانی عێراق و هەرێمی کوردستان ڕۆڵیان هەوێ لە سپیکردنەوەی دراوە ئەویان چۆنیە بزەبت نازانم مەبەست چییە لەو وتەکە جانتا دیبلۆماسیەکان ڕۆڵیان هەیە ئەوەی پارەی نەخسینی پێبرێتە دەرەوە لە ڕاستیە پارە برنەدەرەوە زۆر لەو گەورەتر لەو جانتانە جێ بێتەوە بەڵام ئەگەر مەبەستەکە ئەوە بێ ئەو دیبلۆماتکارانە دەوری ئەساسیانێ لە پارە سپیکردنەوە بێگومانەوە کیە لە عێراق پارەی ئەوەنە دەسەکەوێت سپی بکاتەوە ئەو کەسانن کە دەسڵات و حکوومەتیان بەدەستوێ هەموو پارەی عێراق ئێستش بەشی هەرە زۆری اقتصادی عێراق بەدەست حکوومەت و ئەم حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغا پارە ئەگەر پارەیەک بدزرێت و دوایی پێویست بێ سپی بکرێتەوە ئەو پارەی لە ڕێگەی حکوومەت و هێتە بازاڕۆ گینا کەرتی تایبەت وەکو پێشتر وتمان لە عێراق و کوردستانیشا ئەوەنە بچووک و هەزیل و فشۆڵە ئێمە دایما بێ خەمی ئەوەت بێدەی خوایە لە برسیانە برن و بەشی خەرجەکانی خۆیان داهات و پارەیانە بێ ئەوە کەرتی حکوومەتە ئەوەنە پارەیەتە بەردەسی مەجای لێدزینی هەیە مەجای گەندەڵی هەیە و دوجاریش ئەو دز و گەندەڵانە پێویستە ئەم پارە سپیکەنەوە بۆیە ئەکی دیبلۆماتکارەکان لە هەرێم و لە عێراقشا ڕۆڵی بەرچ ئەوانن پارە سپیەکەنەوە و ئەگەر بازرگانێک یا کەسێکیش لە دەرەوەی ئەم تەبەقە حاکمە تێوە بگرێت لە پارە سپیکردنەوە شاگردی ئەوانە ئەوترێت وڵاتان خۆیان کار ئاسانیەکەن بۆ بەرپرسانی عێراق و هەرێمی کوردستان بۆی پارەکانیان بەرن بۆ نمونە وڵاتانی ئەمریکا و ئەوروپا ئاسانکاریەکەن بۆی پارەکانی عێراق و هەرێمی کوردستان و ئەم وڵاتانە ببرێتە وڵاتانی ئەوان و بەرهێنانی پێوە بکرێت یاسا و ڕێساکان لە هەنێک وڵاتە ڕێخۆشکەرە بۆ ئەوەی پارەی گەندەڵ بچێ بۆ شوێنە و با بڵێن لەو شوێنە کەڵەکە بێت ئەمە هەر بۆ هەرێمی کوردستان و عێراق نییە بۆ هەموو با بڵێن گەندەڵەکانی هەموو دنیا وایە لەبیرمان نەچێ پارە و گەندەڵی نەدینی هەیە نە ناسنامەی نیشتیمانی هەیە نە هیچ شتێکی کولتوری هەیە بەرژەوەندی هەیە و بەرژەوەندی هەموو کەسێک لە هەموو لایەک و ئەهێنێت و لەوێ کۆیان نەکاتەوە بۆ نمونە دوبەی یەکێکە لەو شوێنانەی کە بە بەهەشتی پارەسپیکردنەوە ناسراوە و دەناسرێ پێشتر لەندەن سومعەیەکی وا خراپی هەبوو زۆر شار وڵاتی دنیا هەیە مشکیلەکە چییە ئەم وڵاتانە کار ئاسانیەکی زۆریان کردو بۆەوە بەرهێنانی بیانی
پارە سپیکردنەوەش بە دەرەجە یەک بە ناوی وەبەرهێنانی بیانی و وەبەرهێنانی ڕاستەخۆی بیانی لە وڵاتانەوە ئەچێت دەرەوە باش ئەوەی کە پارەیەکی دزراوی زۆری هەیە لە عێراق و ئێران و تورکیا و سووریا چۆن خەرجەکە ناچارە ئەچێ شوێنێکە دۆزێتەوە وەکو لەندەن وەکو دوبەی وەکو نازانم بەحرین ئەمریکا لە چاینا لەم شوێنانە بە ئاسانی ئەتوان خانوبەرە بکڕن بە ئاسانی ئەتوان پرۆژەی گەورە بکردن وە لە بازاڕی کاغەزە دارایەکانیشە لە بۆرسە و لە بازاڕی دارایەکانی جیهانیشە هەم دیسپارەیەکی زۆر سپیەکرێت ئەم دراوە کریپتۆکان بیتکۆین و وەنکۆینە و چی وچێوانە ڕۆڵیان هەیە لە سپیکردنەوەی دراوە زۆر زانیاریم نییە لەسەر ئەو مەسلەی ئەو دراوە با بڵێن ئەلکترۆنیانە بەڕاستی بەڵام ئەکرێت بۆنا لە هەر کوێکی دنیا کار و وەبەرهێنان هەبێ ئەکرێت پارەی گەندەڵ پارەی سپیکراوە بچێت بۆ شوێنە لە هەنێک وڵاتە بە مەبەستەوەی سەر دوبەیەکێکە لە شوێنانە بە مەبەستەوە ئاسانکاریەکی زۆرەکرێ بۆ نمونە کە تۆ بە پلەیەکەم باس لە سویسرا کرێ وترێت یاسای ئۆفشۆری هەیە وەک مامۆستا سالار لە سەرەتای بەرنامەکە باسی کرد خۆی پێتەڵێ هەر پارەیەکم بۆ بێنی نە ناسنامەکەت ئاشکراکەم نە بڕەکەی نە بۆ هیچ دەستگایەکی یاسایی و ڕۆژنامەوانی هیچ شتێکی تۆ باز ناکرێت یعنی ئەمە پاراستنێکی باشی هەموو نهێنیەکانی تۆ یارمەتێکی باشە بۆی پارە ببرێتە وڵاتە سپیکرێتەوە سویسرا و لەندەن و نیویۆرک و هەنێ شوێنی تری ئەمریکا هەتاوەکو 15 ساڵێک لەمەوبەر لەو شوێنانە بوون کە زۆر چاویان لەسەر بوو زۆر جێگومان بوون بۆم ئیشە بەڵام ئێستا لەوەتەی دوبەی و چاینا و مۆسکۆ ئەوانە هاتوونەتە ڕوو وەکو شوێنێکی با بڵێن بازرگانی جیهانی گەورە سویسرا و با بڵێن سویسراش ئەکی لە هەموو شوێنێکی دنیا لە هەر شارێکی عێراقشا ئەکرێت ئەوە بێ بەڵام من باسی ئەگەر پرۆسەکە بکەین لە ئاستێکی جیهانیە بەگشتی لەو شوێنانەی کە کارئاسانی زۆر بۆ بەرهێنەری بیانی ئەکرێت و یاسا و ڕێسای تون نیشدانراوە بۆ ئەوەی کە ئەوە بەرهێنەرەی پارەکەی ئەهێنێ پرسیاری لێ بکری ئەم پارەتە چۆن دەستکەوت لەکوێ دەستکەوت با بڵێن ڕیکۆردی خۆتم لە وڵاتەکەەوە بۆ بێنە بزانێتەوە باجی و داوە یان ئیشت چۆن بۆ لە سێکتەرەکە ئیش کردووە کە ئەم پرسیارانە نەکرا هەموو دزێک ئەتوانێت وەکو بەرهێنەر خۆی بناسیێنێت و بچێت لەوێ دەستکاتەوە بەرهێن ڕێکخراوەکان مەسەڵەن ڕێکخراوی FATF-مان هەیە ئەوەی فاینانشال ئاکشن تاسک فۆرسمان هەیە کە حوت وڵاتە پیشەسازیەکەی جیهان لە هەشتاکان دایان مەزراندووە بۆ چاودێریکردنی کۆمەڵێک شتێکێک لەوانە مەسەلەی سپیکردنەوەی دراوە چ ڕۆڵێکی هەبووە لەم بابەتەیە یەکێتی ئەوروپا بینیمان لە ساڵانی ڕابردوو عێراقی خستە تۆپی وڵاتانەی کە سپیکردنەوەی دراویان تێ ئەنجامەدرێت هەموو ئەم ڕێکخراوانە و نەتەوەیە گرتوەکان بەگشتی با بڵێن ئیدارەی ئەو حملەیە کاکە لە دژی سپیکردنەوەی پارە ئەکرێ لە دنیا وەکو پێشتر وتمان پارە سپیکردنەوە ختورەی ئەمنی و سیاسی هەیە پێش مەسەلایەنی ئابووری و دارایەکەی بۆیە هەموو دنیا لەم کەیسە ئەترسێ ئەم ڕێکخراوانە هەوڵە دەن با بڵێن حکومەتەکانی با بڵێن حکومەتە ئەو دەوڵەتانی کە ئەو ١٩٠ دەوڵەتەی کە هەیە حکومەتەکان بە حساب هاریکاری لەگەڵ ئەم ڕێکخراوانە بەڵام ئەوانەی کە کاری سپیکردنەوەی پارەیەکەن ئەوەنە وردن لە ئیشەکانیانە ئەوەنە زیرەکەن هەمیشە چەند هەنگاوێک لە پێشی ئەو یاسا و ڕێسایەنەوەن کە دەرکراون کە ئامادەکراون بۆ ڕێگردن لە سپیکردن ئاسۆیەک نییە بۆ چارەسەرتەوا بێ ئەمە کێشەیە کە هەر ئەمێنێ و بەردەوامە هەوڵی ئەم ڕێکخراوانە هەوڵی حکومەتەکان هەوڵی دام و دەستگاکان هەوڵی NGOکان ڕەنگە دەوری هەبێ لە کەمکردنەوەی یان لانی کەم قرسکردنی پرۆسەکە ئەمە مەسەلە ئەوە نیە بڵێن یەکجار چارەسەریەکەن و نەجاتمانە نە ئەمە قسەیەک هەیە ئەڵێ گەندەڵی و سپیکردنەوەی پارە و ئەمانە وەکو گریسی ماشینە ئابوووریەکە وایە لە هەرکوێ ئابووری و گەشەی ئابووری هەبێ گەندەڵی و سپیکردنەوەی پارە و ئەم دەردە ئابووریانەش لەگەڵ یا گەشەکە ئەمە بە معنای ئەوە نییە تر ناکرێ ئێمە یان ناکرێت ئێمە هیچ بکەین بەرامبەری یاخود دەسەوەسان دانیشتین شتەکە چۆنە ڕاوڕە نە ئەو ڕێوشێنانەی کە با بڵین مستەفا کازمی کە باسەکە ئیگرێتە بەر بۆ کەمکردنەوەی سپیکردنەوەی دراویان بنەبڕکردنی ئەو وشیاریەی لە ئاستی عێراق و هەرێم و وڵاتانی دنیا هەیە ئەمە بای ئەوەیە کە جێگەی ئومێد بێ نەوەڵا ئەوەی وای کردووە با بڵێن عێراق وەکو دوبەی نەوێتە هەبی سپیکردنەوەی پارە نەوێتە با بڵێن تۆڕی ڕاکێشانی هەرچی ئەو کەسانەی پارەی گەندەڵیان هەیە لە دنیا ئەوەیە ژینگەی کار و بازرگانی لە عێراقا ئەوەنە خراپ و بێکەڵ کە ئەسلی گەندەڵی لە عێراقا ئەوەنە گەورەیە
تەنانەت دزەکانیش ناوێرن پارەی خۆیان بێرن لە عێراقا بیخەنەگەر ئەیبەن بۆ دوبەی و بۆ مۆسکۆ و بۆ لەندەن و بۆ شوێنانیا بۆ چین کۆمەڵێک بابەتمە لە عێراقا ویست قسەی لەسەر بکەین بەڵام ئەوە هاوکاران باس لەوەکن کە کاتی بەرنامەکەمان تەواو بووە یەکێک لەوانە بۆچی کۆمپانیا گەورەکانی جیهان دێنە ئەم وڵاتانەوە بەرهێنانەکەن لە عێراق و لە هەرێمی کوردستانە کە ئەم هەموو ڕیسک و مەترسی هەیە کە ئەم بابەتی نایاسایی و ئەوانەی هەیە بەڵام دیارە کاتی بەرنامەکە زۆر ڕێگەم نادا ئەگەر بەڕێستان دوای نوتەیەکتان ما بێ ئەو کۆمپانیانەی جیهانیانە دێن بەشی هەرە زۆریان بەس لە بواری نەوت و گازایەن وەکە لە بواری نەوت و گازی چایان بۆ تەحکیمکردن ئەگەر کێشەیەکیان هەبوو پشت بە دادگانە و بژیوانەکانی جیهان و دەرەوە بە سنەک بە هەرێمی کوردستان وەجگە لە کەرتی نەوت و گاز لە هیچ سێکتەرێکی من لەو ڕۆ زیاتر پێم خۆش بوو کە قسەی لەسەرکەین ئەوترێت هێنانی کۆمپانیا بیانیەکانیش خۆی بەشێکە لە پرۆسەی سپیکردنەوەی دراوە ئەکرێت بەشێک لەو کۆمپانیانە بە پارەی گەندەڵی و بە پارەی سپیکراوە بێن ئەوە ئێمە نازانی بەڵام مەرجنیە هەمووشی وا بێت من زۆر سپاسی بەڕێستانەکەم بۆ بەشداریکردن لە بەرنامەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا و بەم شێوەیە دێینە کۆتایی ژێرخانی ئەم جارشمان تاوەکو جاری داهاتوو دێنەوە خزمەتتان تاوەکو کاتە بەخوای گەورەتان سپێرین و خواتانەوە.